سروشتی کوردستان وەک دەزانین کە چەندین ئاژەڵ و باڵندەی کێوی چەندین جۆر ئاژەڵ و باڵندەی دەگمەن لە سروشتی کوردستاندا بوونیان هەیە بەڵام بەداخەوە زۆرن ئەو کەسانی کە بۆ چێژێکی کاتی یان بۆ بەسەربردنی کات ئەچنە سروشتی کوردستان ئەچنە چیاکانی کوردستان بۆ ڕاوکردن و بەکوشتنی باڵندەیەک یان بەکوشتنی جۆرێک لەو ئاژەڵانە کات بەسەرە بن بێجودانە ئەوەی کە سروشتی کوردستان تێکەیەن بێجودانە ئەوەی کە هاوسەنگی ژینگەی تێکەیەن کە بەکوشتن و لە ناوبردننی جۆرێک لەو باڵندانە یان ئەو ئاژەڵە دەگمەنانی کە لە سروشتی کوردستانە بوونیان هەیە هاوسەنگی ژینگەی دروستە بێت مەبەست لە هاوسەنگی ژینگەی چییە و چی ئەبێتە هۆی تێکچوونی هاوسەنگی ژینگەی و چۆن چارەسەری بۆ بکرێت گفتوگۆی ئەم تەوەراکەین بە میوانداری زۆر بەڕێز کۆرش ئارارات پسپۆری باڵندە و ئاژەڵی کێوی کا کۆرش فەرموو فەرموو کا کۆرش بەنی باش فەرموو بەخێر بێت کاکۆرش دووبارە سڵاوە لێبێت بەخێر بێت کاکۆرش با بۆ دەست پێ بکەین مەبەست لە تێکچوونی هاوسەنگی ژینگەی یان هاوسەنگی ژینگەی بە مانای چییە؟ بێگومان هاوسەنگی ژینگەی تیۆریەکە کە باز لەوەکە مرۆڤ لەو سیستەمە ژینگەیە کە بەشێکە لەو سیستەمە ژینگەیە پێویستی بەوەیە کە ئەو سیستەمە ژینگەیە لە ڕووی بەڕێوەبردن و بەرێکەوتنی مرۆڤ لەگەڵ ئەو توخمانەی کە لە ژینگای هەیە ئەو باڵانسە ڕابگرێت بێگومان مرۆڤ بەشێکە لەو سیستەمە ژینگەیە لەسەر و باڵندە و ئاژەڵ و ڕۆکەکانەوە نیە مرۆڤ بە تێگەیشتنی هەبێ بۆ بەرێککەوتن و چۆنەتی مامەڵەکردنی لەگەڵ ئەو سیستەمە ژینگەی کە هەیە بێگومان ئەگەر بێت و لەسەر ئەساسێکی لەیەک تێگەیشتن بێ لەگەڵ ئەو سیستەمە ژینگەیە و تێگەیشتن بە تایبەتی لە پێکهاتی و سیستەمە ژینگەی و چی جۆرە باڵندەیەک و ئاژەڵێک و ڕۆکێک لەو سیستەمە ژینگەیە هەیە ئەو شوێنەی پێگەی مرۆڤ چیە لەو سیستەمە ژینگەیە زۆر گرنگە تێگەیشتنی هەبێ تر لە ڕووی چۆنەڵی ئەوەیە لەکوێ ئەژی لەگەڵەوەشە ئێستا مرۆڤ بە پێ و زانست و زانیارانی هەیە بە تێگەشتنی هەبێت لە نەکەر بۆ ئەو ناوچەی تایەتی بێگومان بۆ هەموو گۆی سەرزەوی چونکە خۆمان نەزانین مەسەلەی گۆڕانی کەشوها دیارترین نمونەیە بۆ مەبەسە هەموو مرۆڤایەتی یەک زەویان هەیە شوێنێکی تریانە لەبەرەوە تێگەشتنیش هاتە لەسەر ئاسە گەورەکەش ئەبێ و زەوی کە هەمانە ئەو هاوسەنگی کە هەیە لە پلەی گەرمایە لە ڕووی سەرچاوە سروشتەکانەوە بە تایبەتی ئاوە کە کێشەیەکی گەورەی ئێستا لە ناوچەکە و لە جیهانە لەبەرەوە بێ تێگەشتن هەبێ بۆ سیستەمە ژینگەی هەیە و تا بتوانێت بە شێوەیەکی هاوسەنگ لە بینی بەرێککەوتنی مرۆڤ و ئەو پێکهاتانی هەیە ڕای بگرێت زۆر باشە مامۆستا کۆرشوە کە زانین هەموو ساڵێ لە ڕۆژی چواریدا بە ڕۆژی جیهانی ئاژەڵان ناسێنراوە مەبەست لەم ڕۆژە چییە چه ئاگادارکردنەوەیەک لەم ڕۆژە ئەدەبۆی کە ئێمە مامەڵەیەکی تەندروست بکەین لەگەڵ ئاژەڵەکاندا بەڵێ بێگومان ئەم ڕۆژە گەڕێتە بۆ یەکێک لەو چالاکانانی کە لە ساڵەکانی 1925 کابرای ئەڵمانی بۆ هەنرێک زیمەرمان بووە کە ئەمە هەڵسا بۆی کە بۆ پێی کە حەز و ئارەزوویەکی زۆری هەبوو بۆ ئاژەڵ و باڵندە شێویەکان هەڵسا بەوەی کە کاتی خۆی و بەشێکی زۆری لە ژیانی خۆی تەرخان کردووە بۆ پاراستنی ئەو ئاژەڵێکیوانی کە هەیە ترەوە بۆ دوای لە کۆنفرانسێکە لە ئیتالیا زیاتر جەخت کراوە بە تایبەتی لە دوای ساڵینەوە ڕێکخراوە نێودەوڵەتەکان جەختیان لەوە کردووە کە ڕۆژێک دابنرە بۆ ڕۆژی بۆنەوە سەرچاوە ئاژەڵەکان کامە بێگومان لە جیهانە خۆمان نەزانم ڕۆژی تر هەیە بۆ شیردەرەکان بۆ باڵندەکان باڵندە کۆچەرەکان بە تایبەتی لەمای پێشوە چەند ئیڤنتێک ڕێکخرا بە تایبەتی بۆ باڵندە کۆچەرەکان ئەمانە یاد دەکرێتە بۆ ئەوەی مرۆڤ تێبگا بۆی کە کۆمەڵێک باڵندە و ئاژەڵی کێوی هەیە ساڵانە بە میلیۆنەها کەس بەشداریە بن لە بۆنانە کوردستانیش بەشێکە لەو ناوچانی کە گرنگی تایبەتی خۆی هەیە کۆمەڵێک باڵندە و ئاژەڵی دەگمەنمان هەیە کە دەبێت تاکی کورد و بێگومان لەسەر ئاستی خوارە و لەسەر ئاستی سەریشەوە ئەبێت تێگەیشتمان هەبێت کە و سیستەمە ژینگیانی هەیە ئەو باڵانسی کە هەیە لەو سیستەمە ژینگیانەیە کە بەداخۆ تا ڕادێک تێکچۆیتر کاریگەری زۆریشی بەهۆی مرۆڤەکانەوە بەکاری کردەوە سیستەمە ژینگیانە لەسەر ئاسی کوردستان و لەسەر ئاسی ناوچەکە و تەنانەت لەسەر ئاسی جیهانیش بە شێوەیەکی باش ناڕوا بەڕێ لەبەرەوە بێ ئیشی لەسەر بکەین بە
ناڕاستەیەک بڕۆ کە ئەو باڵانسە بگێڕینەوە تا ڕادەیە کە بینیم بۆ نمونە ناباڵانسەیەک ڕوویاوە لە کەمبوونەوەی ژماری باڵندە و ئاژەڵە شێوەکان و کەمبوونەوەی سەرچاوە سروشتیەکان بە تایبەتی ئاو پیسبوونیان و تێنەگەیشتنی گونجاو بۆ مرۆڤەکان و تاکی کۆمەڵگەی خۆمان بەرامبەر ئەو زیندەوەر و باڵندە ئاژەڵە شێوانەی کە لە کوردستانە هەن کە وای کردووە بەداخەوە کۆمەڵێک باڵندە و ئاژەڵی دەگمەنمان هەیە کە لەسەر ئاستی جیهان تەنها لە کوردستان هەیە لە شوێنەکانی تر نیە بەڵام بەهۆی ڕاوی نایاسایی و نابەرپرسیارەتی وای کردووە کە ژمارەیان بە شێوەیەکی بەرچاو کەم بێتەوە لەبەرەوە پێویستە ینی لە هەموو ئاسەکان لەسەر ئاستی تاک و کۆمەڵگە و حکوومەتۆمانە پرۆگرامی استراتیژی هەبێ ئیشی لەسەر بکرێ بۆ نەوەکانی داهاتوو ئەو سەرچاو سروشتیانی کە هەیەمە باوانیان بگەێنی. مامۆستا کۆرش بەڕستان مامۆستان لە بەشی بایۆلۆجی و بڵین توێژینەوە زانستیەکان بە پێی توێژینەوەکانی بەڕێستان ئەکرێت بڵین مرۆڤ و ڕاوکردن تەنها هۆکارە بۆ تێکچوونی ژینگەی تێکچوونی هاوسەنگی ژینگەی بەڵێ بێگومان بە پێ توێژینانەی کە کراوە ئێمە خۆمان ساڵانە چەنەها توێژینەوەکەین هەر من نیم تیمێکین لەسەر ئاسی ناوخۆ و هەمانگیمانەیە لەسەر ئاسی جیهانیش هەتا لەسەر ئاسی حکوومەتەکان ژێمە ئەمانەیە ئیش بکەین لە داڕشتنەوەی ئەو یاسا و ڕێسایانە و شێوازی بەڕێوەبردنی وڵات بۆ چۆنەڵی بەکارهێنانی سەرچاوە سروشتیەکان بە پێ توێژینانەی کە کراوە مرۆڤ لە ساڵ 99 بەرەوسەریش هۆکاری کەمبوونەوەی ئەو ژماری باڵندە و ئاژەڵە شێوانەیە کە لە سروشتا هەن بەهۆی ڕاوکردنەوە بێ بەهۆی تێکدانی و سروشتی کە هیانە بەهۆی بەکارهێنانی مادەی قڕکەر و لەگەڵەوەشە ناڕاستەخۆ بۆی بەرزبوونەوەی پلەی گەرما بۆ نمونەسەیەکەی گۆڕانی کەشەوەی کردووە شوێنی وچی قوتبەکان کەم بێتەوە شوێنی کۆمەڵێک باڵندە و ئاژەڵی شێوی کەم بێتەوە بەهۆی تێکچوونی ئەو شوێنە سروشتیانەی بۆ دابینکردنێتی لەلای مرۆڤ بۆ شوێنی نیشتە جێبوونی خۆی داربڕینەوە کۆمەڵێک هۆکاری تر کە مرۆڤ ڕاستەوخۆبیان ناڕاستەوخۆ وەکوتم لە ساڵ 99 بەرەو سەروای کردو کە ژماری باڵندە و ئاژەڵەکان کەم بێتەوە لە دوای ساڵی 1600 نزیکەی 200 جۆر باڵندە بەهۆی مرۆڤەوە کەم بۆتەوە کێشەیەکی تری گەورەی هەر ڕاوکردن یا ڕاکردن بەشێکە لەوە لەگەڵەوەشە بۆ نمونە بازرگانی نایاسایی بە باڵندە و ئاژەڵە شێوەکان و بەتایبەتی ئێمە ئیشی لەسەرەکەین لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی ناوچەکە ئەمانەیە جەختکەین لەوەی کە مرۆڤ بۆ حەزێکی کاتی خۆی سێرەکەی چیەکات باڵندەیەک لە فەریقاوە هێنە یان باڵندەیەک لە ئەندەنووسیا ئوسترالیا هێنە کە بەدەر لەوەی کە بێتە هۆیەوەی کە ژمارە و باڵندە و ئاژەڵە شێوەکان لەسەر ئاستی جیهان کەم بێتەوە لەگەڵەوەشە بێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆمەڵە نەخۆشی هەیە بڵاو بۆتەوە هۆکارەکەی مرۆڤە بەدەلەوەی کە هەموو جارێک هەموو مرۆڤەزانێک دیارترینە مەسەلەی کۆرۆنا بە پێ و داتانی کە هەیە ئەڵێن بەهۆی بازرگانی بە باڵندە و ئاژەڵیەوە کێویەوە بۆ کە بۆتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆمەڵێک نەخۆشی هەیە کە بەهۆی بەریەکەوتنی مرۆڤ و تاکەکانە لەگەڵ ئەو ئاژەڵە شێویان بەڵێ بەس مامۆستا هەندێک کات ڕێگریکردن لەو کەسانی کە بازرگانی بۆ جۆرە باڵندانەوە یا ئاژەڵانەوەکەن کە لە دەروی وڵات ئەهێنرێنیان لە سروشتی کوردستان ئەکرێتە قەفەزێکە و ئەهێنرێت زۆر ئاسانە ڕەنگە دۆزینەوە زۆر ئاسان بێت بۆ نمونە ناوبازاری سلێمانی وەربگرین لە ڕۆژی هەینیە چەندەها جۆر باڵندە و ئاژەڵی کێوی ئەهێنرێتە ناو بازار و لەوێ کڕین و فرۆشتنی پێواکرێت دۆزینەوەیان زۆر ئاسانە بۆ کار نەکراوە بۆ لێپێچینەوە و یاسایی لەگەڵ ئەم کەسانەیە بەڵێ بێگومان ئاسانە لەسەر ئاستی بۆ نمونە سلێمانی و کۆمەڵە شوێنی تری کوردستان ئیشمان کردووە بەڵام ئەمە چۆنڵی پێویستی بە هەماهەنگی زیاتر هەیە ینی مەسەلەی بازرگانی نایاسایی بە باڵندە و ئاژەڵی شێوی بازرگانیەکە نزیکەی ساڵانە 30 میلیارد دلارە ینی کۆمەڵی خەڵکی تر بە شێوەیەکی نایاسایی تیا بەشدارە بن لە ئاسی زۆر باڵای تایە لە وڵاتانی تر ئێمە لەگەڵ هەماهەنگین لەسەر هەموو ئاستەکان ئیش کراوە بەڵام مەسەلەی پاراستنی ژینگە ئیشێکی بەردەوامە ینی بە بیرم مێ مناڵم لە ساڵی نەوەتەکان و کۆمەڵی کوردستانێکی سەوزە بکە کۆنتترین ڕێکخراوی ژینگەیە لە کوردستان و لە ناوچەکە ئیشی زۆر باشیان کردەوە و ئیشی زۆر شتیان کردەوە بەڵام سیرەکەی ئەم لە ساڵی نەوەتەکان و تا ئێستا هەر کێشەی ژینگەی هەبوو بەڵام مرۆڤ بەردەوام بێ و ئیشی بەردەوام کا لەسەری بەتایبەتی بازرگانی بە باڵندە و ئاژەڵی شێوی کێشەیەکی جیهانیە و لەسەر هەموو ئاستەکان لەسەر ئاستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەوروپا و ئەفریقا و ئاسیا ئەبانە هەموو ئیشی لەسەرەکرێت بۆی کاریگەری نەرێنی لەسەر بازرگانی نایاسایی بە باڵندە و ئاژەڵی شێوی کەم کرێتەوە ساڵانە چەندەها کە سزایرێ
بۆ نمونە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەوروپا وەمانە خەڵکی چۆن تاسکفۆرسێکی تایبەتیان هەیە هێزێکی تایبەتیان هەیە بۆ ئەوەی بەرەنگاری ئەو کەسانە ببنەوە کە بازرگانی نایاسایی بە باڵندە ئاژەڵی کێویەکەن ئێمە وەکوتم وەکو ڕێکخراوەکان لەسەر ئاسی ڕێکخراوەکان لەگەڵەوە ئێمە هەمانگیمان هەیە لەگەڵ دەستی پاراستن و چاکردنی ژینگە پۆلیسی دارستان کە ڕۆڵێکی زۆر باشیان هەیە خەڵکانی ناوچەکە خەڵکی زۆر دڵسۆز هەیە لە ناوچەکان لەگەڵەوەشە مانێت لەسەر ئاسی ناوچەکە لە وڵاتانی دراوسێ هەماهەنگ بین پرۆژی استراتیژی دوورمەودامان هەیە ئینشەڵا لە بەند نزیکانە کەوێتە بواری جێبەجێکردنەوە لەسەر ئاسی وڵاتەکان چکە وڵاتەکانیش خۆیان نەزانن کە مەسەلەی گۆڕانی کەشەها و تێکچوونی ژینگە چ کاریگەریەکی نەرێنی و چەند بە خێرایی بەداخۆ ڕوئایە لە ناوچەکە بەتایبەتی بەهۆی کەمبوونەوەی سەرچاوە سروشتیەکانەوەی تر دارستانەکان تا مەسەلەی کێشی ئاو کێشەیەکی گەورە بێ بەتایبەتی بەداخۆ بۆ کوردستان و بۆ ناوچەکەش لە 10 ساڵی داهاتووە ئێمە بێ استراتیژی پلانی گونجاومان هەبوو بۆ ڕوبوونەوەی ئەو گۆڕانکاریان و تێکچوونانە بێگومان مرۆڤ وازانێ بۆ نمونە ئێمە توێژینەوەکەن لەسەر باڵندە ئاژەڵەکیەکان تەنها پاراستنیان نییە ئێمە خەڵکانی پێش ئێمەژیشان کردو لەسەرەوە ئەو باڵندە ئاژەڵە کێویانەوەکو ئیندیکەیتەر بەکارهێنن باڵندەی وا هەیە ساڵی 2 جار جەمسەری باکوور و باشوورەکە مرۆڤ چی ئەتوانەوە بکە ئەمە بەراوردکردن نییە بەزمە بەسمەوە تێگەیشتنەوە نییە بڵێ کامیان باشتر لە سروش تاوشتنی هەریەکە و تایبەتمەندی خۆی هەیە مرۆڤ زیرەکی خۆی هەیە باڵندەکان ڕۆڵ و پێگەی خۆیان هەیە لە سروشتە لەبەرەوە بێ مرۆڤ تێگەیشتنی هەبێ یعنی چۆن ئەو سیستەمە ژینگەیە پارێزی لەوانەیە خەڵک بڵێ بۆ نمونە لە هەنێ ناوچەی ئەمەزۆن هەیە تەنها سنێڵێک یان قەوقعەوەی لە کورداواری خۆمانە پێڵەن لولپێچێک هەموو ئۆکسجینی ئەو ناوچە ئاویانەی ناوچەیەکە احتیمال دەکاتە سەر جۆرێکی لولپێچە ئەگەرەوە لە ناوچێ سێرەکەی هەموو ئەو سیستەمە ژینگەیە لە ناوچێ لەبەرەوە هەموو پێکاتەی سیستەمی ژینگەی گرنگی تایبەتی خۆیە نمونەمان بەرنامەکانی پێشوە هەر لەم کەناڵەوە باسیەمان کردو بۆ لە ساڵی سیەکانە وڵاتی چین چۆلەکەی کەم کردەوە لەبەرەوەی دانەوێڵەکانیان خوارد چۆلەکەکان زۆربیان لە ناوبردن دوای سیان کە بۆی کەمبوونەوەی چۆلەکە سن و کولە زیای کرد دوایوایان کرد لە هەنێ ناوچەی ترەوە چۆلەکە بێنەوە زیانکردن لە نمونەی وا زۆرە کەواتە هەمووی پەیوەندی دارە بە یەکەوە هەمووی تاوکەری یەکترینە سا بۆ نمونە لە کوردستانە گەورەترین کێشاوەیە مادەی قەرکەری زۆر لە دەشت و مەسەلەی کشتتوکاڵە بەکارێنە بەداخەوە ئەمانە کە ئەبینین کێشەی نەخۆشی زۆر لێکێتەوە نەخۆشی وەکو پارکنسن و شێر پەنجەوانە بەشی زۆری و تێکچوونی جستی مرۆڤەکانی لاقی بەکە بەکارهێنانی ئەو مادە قەرکەرانەوە ئەمەمانەیە خەڵک ڕابێنی بە شێوەیەکی سروشتیانە هەنێک بۆ نمونە پێوتێ ئەو شتانی کەوەکو کۆنتترۆلی بایۆلۆجی بەکارێ بۆ نمونە باڵندەیە کۆمەڵک شێوازی سروشتیە بۆ لە جاتی بەکارهێنانی ئەو قەرکەرانە بەڵام ئەمە پێویستی بە پرۆگرامی استراتیژی و درێژخایەن هەیە ئێمە هەماهەنگین لەگەڵ بۆ نمونە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاو ئاویەکان و دەستی پاراستن چاکردنی ژینگە و پۆلیسی دارستانەمانە بەڵام وەکو وتم ئەمە ئەبێ پێویستی بە بەرداوامبوون هەیە پێویستی بە توێژینەوە هەیە پێویستی بە هەماهەنگی هەیە لەسەر هەموو ئاسەکان لە بینی زانکۆکانە خەڵکی ناوچەکان ئێستا باشترە خەڵک تێگەیشتن و چۆنی پێگەیشتنی بە زانیاریەکان زیاترە بەڵام زانیارانەژە بێ زانیاری دروست بن و تێگەیشتنیشان بۆ ئەو سروشتەی کە هەیە گونجاو ئێستا بۆ نمونە لە کوردستانە و لە جیهانیشان باسیەوەکرێ کە ژمارە هەنگ کەم بوونەتەوە و هەڵە تێگەیشتنیەکی زۆر هەیە لەوبارە ژمارە هەنگ کەم نەبووتەوە هەنگ دوو جۆرگەی هەنگی کێوی هەیە هەنگ هەیە ئەوە هەنگوین دروستەکە ئەو بگرە ژمارەیان زۆر بەوە کە باسێکەکەی نەمە لەلایەنە زانستی و ژینگەیەکەوە ئەو هەنگ کۆمەڵێک جۆری هەنگ هەیە سەدان جۆری هەیە ئێمە ئەمانەی هەموو جۆرەکانی بپارێزن یەک جۆرەوە نیە لە بەرەوەی هەنگوین دروستەکە وەکو تویشم ئەوەی کە هەنگوین دروستەکە لە جیهانە گەرسەریکە بە بەراورد ژمارەیان زۆر بەڵام هەنگە کێویەکە پێویستی بە زۆرکردن هەیەش بەهۆی شێوازی بۆ نمونە ڕوانی ئەو دار و درەخت و گوڵانەی کە هەیە ئەبێ هەمە چەش نەبێ مۆنۆکەڵچەر نەبێت لە ئینگلیزییان بڵێ نازانستەکە پێوتی یەک جۆر نەبێ پێویستمان بە بژانەوەی دارستانەکانی داربەڕوو هەیە سە بۆ نمونە ڕێکخراوی فاوندیشنی ڕۆکی هەیە کە لەگەڵ هەمانگی ناشناڵ جیۆگرافیکانە پرۆژی استراتیژیان هەیە بۆ بژانەوەی دارستانەکانی کوردستان کۆمەڵک جۆری داربەڕوومان هەیە تەنها لە کوردستان لە چەند ناوچەیەک ماوە ئەگەر نەپارێزرا خوانەخواسە لە ناوچێت لەبەرەوە تێگەیشتنی تاک و کۆمەڵگاوکو تیشم دیارترینە مەسەلەی ئەو جۆرە هەنگانێ ئەبێ پێداچوونەوەی بۆ بکرێ و تێگەیشتنی هەڵی تریش بەداخەوە مەسەلەی خەڵک هەیە وازانەی تر
هەمووی ناڵە خەڵکی زۆر باشەیە چۆنێتی مامەڵەکردن بۆ نمونە لەسەر ئەو باڵندە و ئاژەڵە شێویانە لە وڵاتانە بۆ نمونە بوونیە بە شێوەیەکی حڕەمەشی خواردن بێ بە باڵندە و ئاژەڵی شێوی چکە لە دەستەمەوە من و شێوازی ژیانیان و مامەڵیان لەگەڵ مرۆڤەکانە گۆڕێز بەداخواسەیەکی ژمارەی سەگی بێلانە زۆر بۆ کامە کێشەیەکی زۆری دروست کرد و دیارترینیان بە پێ داتە سەرەتانی کە هەمانە مەسلەی هاری بڵاو بێتەوە کاریگەری بێ لەسەر ئاسایشی نەتەوەی لەبەرەوە ئەبێ خەڵک بزانێت چۆن مامەڵانکە لەگەڵ ئەو سەگە بێلانە شتێکی کاتی و حەزێکی کاتی نەبێت زۆر باشە کاکۆش بە پێی ئەوی کە ئەمڕۆ وتیشمان ڕۆژی جیهانی ئاژەڵانە پێویستە کە باسی مافی ئاژەڵانیش بکەین بزانین تا چەند ئەو باخچە ئاژەڵانەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە بە شێوازێکی ستاندار دروست کراوە تا چەند ئەو ئاژەڵانە کە لەو باخچاوە نەدان بە شێوازێکی تەندروست مامەڵەیان لەگەڵا ئەگرێ مامەڵەکردنەکە بێ لەگەڵیانە چ ئەو خواردنە بێت کە پێیان ئەدرێت لەوانەیە زۆر تاکەم لە میدیاکان بینی بێتمان کە مافی ئاژەڵان لە باخچەی ئاژەڵانەکاندا بەپێی پێویست نییە. بەڵێ بێگومان ئەو باخچەی ئاژەڵانەی لە کوردستانە هەن بە شێوەیەکی گشتی زۆربەی زۆریان بەداخۆ باخچەی ئاژەڵانی هەر لە جیانیشە زۆر ئەو هینە بە تایبەتی ئەم ناوچانە باخچەی ئاژەڵانەی کە لەم ناوچانە هەن بە پێی ستانداردی جیهانی نییە شوێنیان بچووکە و خواردنیان بە شێوەیەکی دروست نایرێتێ و سەگە سێریشیانکەی وەکو سجنی بەداخۆ ئەمکو بەندیخانی ئاژەڵان وایە کامە کێشێ و گەیشێکە لەوانەیە کە تێگەشتنی مرۆڤ بۆ بابەتە بە شێوەیەکی دروست نییە کە تۆچی تێ پارێکی خۆشە و ئەو ئاژەڵانە ببینی بەس لە سروشە نەک لەو لە چوارچێوەی ئەو قەفەزانەیە بەداخەوە بە تایبەتی ئەبینین لە سوۆسیال میدیا کۆمەڵێک ڤیددیۆ وێنەی مابینی و هێو باخچی ئاژەڵانە کە حاڵی ئەو ئاژەڵانە لە بارێکی باشانیە پێویستە ینی گۆڕانکاری بێ ئێمە لە کوردستانە پێویستمان بۆیە بە شوێنی پێوترێ سانکچۆری یان شوێنی دادڵدانی ئەو باڵندە و ئاژەڵەکییانە کە پێویستیان بە چارەسەر هەیە پێویستیان بە چۆنڵی بژانەوە هەیە و ئەو ئاژەڵانش بێگومان لە ڕووی دەرونیەوە تیانە زەرەریان پێگەشتووە ینی ئیتر باڵندە بێ ئاژەڵی کێویتر بێ ئەمانش حەزکردنیان هەیە تێگەشتنیان هەیە ینی کێشیان هەیە گەر بۆ نمونە ئەبینیت لەو باخچەی ئاژەڵانە بە پێ ڤیددیوانەی هەیە کە بینی دەمانە لە ژێر سترێسێکی زۆران تووشی خەمۆکی بوون لاوانێ خەڵک پێ بڵێ ئاژەڵ چیە مافی مرۆڤ لە هەموو کۆمەڵگەیەک هەموو شتێک کەڵەکە بووی شتی بچووکە گەر تۆ بێت و مافی باڵندەیەکیە ئەتوانین مافی شتی گەورەتر بێت توانین مافی مرۆڤەکانیش بپارێزین لەبەرەوە وڵاتانەی کە سێرەکەی مافی ئاژەڵانیانەوە ئەبینی سیستەمیان گونجاوترە و بەپێ هەموو ئەو داتانەی کە هەیە ئەو وڵاتانێک تێگەشتنیان بۆ سیستمی ژینگەی هەیە بەڕێوەبردننی وڵاتەکەشیان باشترە لەبەرەوە مەسلەی کللتوری ژینگەی کۆمەڵە ڕەهەندەگرێتە خۆی مەسلەی ئابووریە مەسلەی سیاسیە مەسلەی کۆمەڵایەتیە ئەمانە گەر بێت و کۆمەڵگەمە بە شێوەیەکی گونجاو تێگەشتمان هەبێ بۆ سیستەمە ژینگەی کە هەیە بێگومان بەڕێوەبردننی وڵاتمان باشترە بێ ئابووریەکی باشترمانە بێ مەوەختی خۆی لەگەڵ خەڵکانی ترە باسیێمانەکە کە کوردستان بۆ نمونە پێویستی بۆ نیە احتیمادی ڕئیسی لەسەر نەوت بێ کوردستان سروشتێکی جوانی هەیە ئەتوانێت و سەرچاو سروشتیانەی لە بەرەو پێشتنی وڵاتە لە ڕووی گەشتی ژینگەییەوە بەکارهێنانی و سەرچاو سروشتیانە بە شێوەیەکی گونجاو ئەتوانێت لەوە بەرهێنانی وڵاتە سوودێکی لێرە ئەوەسێنم ببوورە بەپی داتاکانی بەڕێستان بەپی لێکۆڵینەوەکان سروشتی کوردستان لەکوێی داتا جیهانیەکاندا لە ڕووی سروشتەوە لە ڕووی بوونی ئاژەڵ و باڵندەی کێوی بەڵێ بێگومان ئێمە چۆکو زانکۆی سلێمانی بێ و چ وەکو ئەو ڕێکخراو نێودەوڵەتانەی بۆ نمونێمە وەکو ڕێکخراوی سروشتی عێراق پارتنەرین ئەمڵێن هەماهەنگی لەگەڵ ڕێکخراو نێودەوڵەتەکانی وەکو BirdLife International ئەنجومەنی نێودەوڵەتیە بۆ پاراستنی باڵندە کە یەکێکە لە هەرە کۆنترین ڕێکخراو نێودەوڵەتەکان بۆ پاراستنی باڵندە و ئاژەڵەکیەکان ئەو داتانە ئێمە هەمانە ساڵانە ئەپدەیت دەکرێت بۆ نمونە لە کوردستانە بە پێ جاران نزیکی 44 ناوچەمان هەبوو کە بۆ هەمە چەشنەی بایۆلۆجی گرنگی تایبەتی خۆی هەبووش بەپێی هەڵسەنگان نێمانە کۆمەڵی پێوەری جیهانی بۆ نمونە لەو ناوچانە چەند باڵندە و ئاژەڵی شیوی هەیە مەترسی لە ناوچوونی لەسەر سیستەمی ژینگەی ئەو سیستەمە ژینگەی کە هەیە بۆ نمونە سیستەمی ژینگەی ناوچە دارستانەکانی داربەڕوو لەسەر ئاسی جیهانی مەترسی لە ناوچوونی لەسەر لەگەڵەوەشە کۆمەڵێک
ڕۆک و باڵندە هەیە تەنها لە کوردستانە هەیە و ئاژەڵی تریش لە شوێنێکی تری دنیاانێ ئەم بە پێم پێوەرانە نزیکەی چوار ناوچەمان هەیە لە کوردستانە کە بۆ هەمە چەشنی بایۆلۆژی گرنگم ئەم داتانێمە لە ئەپدەیتکردنیان و ساڵانش ئەو داتانێک کە کۆیەکەینەوە لە ڕێی بڵاوکردنەوەی توێژینەوەی زانستی بێ ساڵانە سێ-چوار توێژینەوەی گرنگی زانستی بڵاوەکەینەوە لەگەڵ هاوڵەکانمان لە زانکۆی سلێمانی لەبەرەوە سێرەکەی لە کوردستانە بە پێ توێژینانەیە کردومانە دیاترینیان کاریگەری و گۆڕانی کەشوهەوە لەسەر بۆ نمونە جۆرە وشکاوەکێگی هەر بەناوی کوردستانە پێوتە بووکەکانی کوردستانی بەداخوا گۆڕانی کەشوهەوە و تێکچوونی ژینگەی وای کردووە کەمە بەپێ داتاکانی ئێمەنا بەپێی هەڵسەنگانی جیهانی لە لێواری لە ناوچوونە ئەم جۆرە تایبەتە بە کوردستان بەپێی سەرچاز زانستیەکانش هەر بەناوی کوردستانەوە بەرەوە بۆ نمونە بێ ئەو ناوچە ئاویانی کە هەیە بە تایبەتی سێرانگاکانی ناوچەکانی شار باژێر و هەورامانەوەمانە پێویستی بۆیە ئاوی ئاوەڕەکان تێکەڵ نەبێت لەگەڵ سەرچاوەکانیەکانە و ناوچە ڕوبەری دارستانەکان زۆر بکرێت کۆمەڵێک شتی تریش کە بێ چۆن لە ڕێکار و ڕێسایی تایبەت بەرامبەر ئەو ئاژەڵ و باڵندە کێویانە بگیرێتە بەر خوانەخواستەگەر وانەکرێت ئەو باڵندە ئاژەڵە کێویانە ئاقاریان باش نابێت چکە کوردستان بەدر لەوەی ناوچی بێک ئەگەسەری لە ڕوو جۆگرافیەکەەوە سەری بکەین ناوچی بێک بەستنەوەی سێ قاڕی گرنگە سێ کشوەری گرنگە ئەوروپا و ئاسیا و ئەفریقا لەبەرەوە لە کاتی کۆچکردنی باڵندەکانە کوردستان پێگەیەکی تایبەتی خۆی هەیە بۆ باڵندە کۆچەرەکان بە تایبەتی لە مانگی سێ و چوار ئەگەسەیەکی ناوچەکانی کوردستان کۆمەڵێک باڵندە و ئاژەڵێکی هەیە بە هەزاران بە کوردستانە تێپەڕن و لە وەرزی پایزیشە ینی بەداخۆسەیەکی کەمبوونەوەی سەرچاوە ئاویەکان و ڕووبەرە ئاویەکانەوەی کردووە مای پێ تقریبان سێ-چوار ڕۆژ لە دەریاچی دووکان بووم دەچاو خۆیان ژمارەی باڵندەکان کەم بوونێتەوە ئەمیش بۆی چی سەرەکەی بۆی کەمبوونەوەی باڵندەکانیش پێویستیان بە خۆراک و شوێنە بەکارهێنانی نادروست و نازانستی سەرچاوەکانی ماسی لە کوردستانەوەی کردە ژمارەی ماسی بە شێوەیەکی بەرچاو لە کوردستان کەم بێتەوە ئەمانە وتم پێویستی بە لێکتێگەشتن هەیە لەسەر ئاسی تاک و لەسەر ئاسی کۆمەڵگە و لەسەر ئاسی بەڕێوەبردنی وڵاتیش سەر باشە خۆشحاڵیەوە کەناڵی کورسات هەمیشە گرنگێکی زۆری داوە بە بابەتە ژینگەیەکان بە بابەتە ئاژەڵەیەکان بەرنامەیەکی زۆر دوکەمەنتایەکی زۆری لەسەر بەتایبەت لەسەر ئاژەڵ و ئاژەڵە کێویەکان ئەنجام داوە هەمیشە لایەنێکی گرنگی ئەم بابەتانەی خستۆتە ڕوو بابە مەسەر پرسیارێکی دیکە لەوانەیە زۆر بەمانێسە بە خۆشحاڵیەوە کە هاوڵاتێکی زۆر ڕووی کردوتە ئەوەی کە ئاژەڵ لە ماڵەوە بەخێو بکات هەم بۆ ئەوەی کە دەرونی ئارامێتەوە هەنێ جای شۆک و هاوڕەیەکیش لەگەڵ یا ئەبێت هەمیشە بەڵام لەوانەیە ئێمە هەنێک کات لە هاوڵاتیان ببیستین کە داوای ئاژەڵێکی کردبێت لە دەرەوەی وڵات و نرخێکی زۆریشی پیاوێ بۆی بێت بۆ هەرێمی کوردستان و لە ماڵەکەی خۆیان بەخێوی بکات تا چەند پێویستە یاخود ئەتوانین ئێمە ئاژەڵێکی کێوی یاخود ئاژەڵێکی بێلانە بێنین بیکەین بە ئاژەڵێکی ماڵی و وەکو ئاژەڵێکی دیکە مامەڵەی لەگەڵا بکەین و بێ بە هاوڕێی ئێمە بەڵێ کۆمەڵەش دێ یەکێک لەو شانەی کە گرنگە جیاوازی ئەو بکەینەوە ماڵیکردن جیاوازە لە دەستەمەوەکردن دەستەمەوەکردن بۆ نمونە شێر و پڵنگ خەڵک ئێستا بەهۆی هەنێک کەس لە وڵاتانی کەندا و بەتایبەتی ئەمای پێشش لە وڵاتانی خۆمم خەڵکانێکە چون شێر و پڵنگیانە هێنا گیانویست لە ماڵە هەبێت دەستەمایان کرد بەڵام ئەوانە کاتین هیەوە نییە لە ماڵا بێ پێویستیان بەوەیە لە دەسروشتا بێ بەڵام سەگ و پشیلۆ ئەمانە هەزاران ساڵی پێشوە تا ماڵی کراون لەگەڵەوەشە تێگەشتنی و تاکانە هەبێ حەز وەکو وتیشم حەزێکی کاتی نەبێ زەبەنونە لە وڵاتێکی ئەمریکا بە هیچ شێوەیەک تقریبا نوازم 2021ەوە ڕێگەنان سەگ لە دەروی ئەمریکا بێتە ناو وڵاتەکانەوە ئەمانیش بۆکو ڕێگریەکە ڕێخای نێتەوە یەکگرتوەکان و لەگەڵەوەشە وڵاتی ئەمریکا ئەیانێت تا 2030 مەسەلەی هاری بردبڕکەن بەڵام بەداخوا لە عێراق و لە کوردستانە خەریکە سەراڵایەت لەبەرێز ئەبێ استراتیجی هەبێ ژمارە و سەگانە کۆنتڕۆڵ کرێ و لەگەڵەوەشە وەکوتم حەزێکی کاتی نەبێ دیارترین نمونە سێرەکەی بە پێوت داتانەیەمە هەمانە پێشووتر باڵندەی مینا هەیە سەر لەبەرەوەی خەڵک خواسی لەسەر بووە باڵندەی مینا لە وڵاتانی هەندستان و کۆمەڵە شوێنی ترەوە ئەیان هێنا لێرە ساغیانە کردەوە سەرەکەی ژمارەی باڵندەی مینا لە سروشتەکە ئێرەوە نییە بەڵام مینا باڵندەیەکە توانێت خۆ گونجانی هەیە بەداخۆ لە پارکی ئازادی لە هەواری شار لە هەولێر لە پارکی سامی عەبدوڕەحمان ئەمانە سەرەکەی ژمارەیان زۆر بوو چۆن لە شوێن و
جێگرەوەی باڵندەی تری گرتووەتەوە لەبەرەوە یعنی بێت تێگەشتنی تاک لەبەر حەزێکی کاتی نەبێتە هۆی ئەوەی کە ژمارە باڵندانەکەمێتەوە یەکێکی تر لەوانی کەوای کردو بە تایبەتی وڵاتانی خۆڕەڵاتی ناوەڕاست و عێراق و کوردستان وای کردووە کە ژماری تووتی ڕەساسی کاسکۆ ئەمانە کە لە وڵاتانی کۆنگۆ ئەمانە بە شێوەیەکی بەرچاو کەم ببێتەوە خواستی تاکیەم کۆمەلگەیە بەوای کردو کە پارە بات بەو تووتیە بیهێنن سێکە ئاستی لە ناوچوونی کۆمەڵێک هەڵسەنگانن هەیە مەترسی لە ناوچوونی ئەو باڵندەی و لە قڕبوون زۆر زۆرزیان بۆ هەرچەند ئێمە لەگەڵ ڕێکخراونەوە دەوڵەتەکانە لەگەڵ فڕۆکەخانەکان و ئەمانەیە هێڵەکانی گواستنەوە ئیشمان لەسەر کردو باشتر بۆ لە ئێستا بەڵام هەر هەیە بە شێوی قاچاق ئەو باڵندانە ئەهێنن لە وڵاتانی ترەوە لەبەرەوە مرۆڤ بێ حەز بە بەرپرسیارەتی بکە هەر باڵندەیەک بزانە لە کوێ ئەهێنرێت کاریگەری نەرێنی چیە لەسەر سروش بەدەلەوە پشیلە لەسەر لە وڵاتانە نەکرد لە کوردستان کێشەیەکی گەورەی دروست کردەوەیش بۆی چیەوە کە پشیلە هۆکارێکی سەرەکیە بۆ لە ناوچوونی باڵندەکان چکە باڵندە ڕاکە لەبەرەو کەسانی کە پشیلان هەیە هەوڵ بن پشیلەکان زیاتر لە ماڵەوە بن بۆ لێ بچێتە ناو سروشت مامۆستا کۆرش وەک هاوکارم پەیوەند ئاماژەی پێکرد کەناڵی کورسات بە خۆشحاڵیەوە کەیکێکە لەو کەناڵانەی کە بەردەوام گرنگی بە بواری ژینگەداوە گرنگی بە سروشتی کوردستاندا و چەندین بەرنامە و پرۆگرام و دۆکومنتاری لەسەر ئەوە کردووە تا چەند گرنگە میدیا تا پۆشار کاتەوە کە سروشتی کوردستان بپارێزین تا ئەم هاوسەنگیە ژینگەیە بپارێزین و لە دەستمان دەڕێت بێگومان کورسات ڕۆڵێکی کاریگەری هەبوو ئێمە چەندها ساڵە زیاد لەوەتی دروست بێ ئێمە هەماهەنگ بووین لەگەڵ کورساتەوە خەڵکی بەڕێزی تریش لە بواری ژینگە بینیمانە بەشدار بۆیتر لە ڕێی دۆکومنتاریەوە بێت لە ڕێگەی چاوپێکەوتنەکانیانەوە مەسەلەی پرسی ژینگە پرسێکی گشتگیرە هیچ کەسێک بەتەڵ نییە تا یعنی هێن بێ ئیشی بن نییە پێویستی بەوەیەک هەموو تاکەکان ڕۆڵیان هەبێت ئەما بێ هەموو کەس تێگەشتنی هەبێ لە ئاستە جیاوازەکانە پرسی میدیا دەرگایە بێ بۆی خەڵک بەریەکەوتنی هەبێ پرسیاری لیا دروست بێ میدیا گرنگی تایبەتی خۆی هەیە لەسەر ئاسی جیهانی و لەسەر ئاسی ناوخۆیش بۆی کە بزانێت بۆ نمونە لە کوردستانە چیمان هەیە چۆن بەڕێوە بەرین خەڵکانی پسپۆرت لە هەموو ئاستەکانە هەیە کەسی یعنی هەموو تاچێک ناتوانێت بە هەموو بوارەکان پێڕاگە من لە بوارێکە لاانێ تایبەت بندی خەڵکانی شارەزاتر هەیە لایەنە کۆمەڵاتەکەی لایانی بواری زانستی تر هەیە بە تایبەتی ئەم میدیا توانێت ببێتە هۆی پلتفۆرمێک بۆ بانگێشکردنی یان بەریەکەوتنی ئەو تاکانێت لە ڕێی شاشەکانەوە بێ یان لە ڕێگەی بەریەکەوتنی ترەوە بێت میدیا گرنگی تایبەتی خۆی هەیە بە تایبەتی ئێساش بەدەل لە کەناڵەکان سوۆسیال میدیا گرنگی تایبەتی خۆی هەیە پێویستە تاکی کۆمەڵگە بە شێوەیەکی دروست ئاراسە بکرێ وەکو باسم کرد حەزی کاتی نەبێت و تێگەشتنی مافی ئاژەڵی هەرەوە نییە تۆ خواردن و خۆراک بێ بۆ ئاژەڵە بزانانی ئەو ئاژەڵە بۆ بەخێوەکەی بۆ ڕۆڵ و پێگەی و ئاژەڵە لە سروشتا چییە تۆ هێناوتە خۆی هەیە ئەو شوێنە تایبەتە بە سروشتی ئەو کێشە دروست ناکەی لە وڵاتی ترۆ نایهێنی لەبەرەوە میدیا ئەتوانێت ڕۆڵێکی کاریگەری هەبێ ئەو تێگەشتنێکی گونجاوتر دروست بکات لە بینی تاک و کۆمەڵگای ترەوەکو تیشم پرسی ژینگە پرسێکی گشتگیرە تێگەشتنی زیاتری ئەوێ لەسەر تاکی کۆمەڵگا بەداخەوە ینی لە کوردستانە پرسی ژینگە هێشتا لەو ئاسە پێویستیانە بەڵام خۆشبەختانە کەناڵی کورسات و بۆ نمونە لە پێشووتریشە ڕۆڵی کاریگەریان هەبوو بەڵام پێویستی بە بەرداوامبوون هەیە پرسی ژینگە پرسێکی بەردەوامە و ینی پرسێکی ئانی نییە پرسێکی ئابێ استراتیژی بێ پرۆگرامەکانتان دەست ینی شتی باشە بەڵام پێویستی بە شتی گشتگیرترە تر بۆ نمونە لەسەر ئاستی کۆمەلگا لەسەر ئاسی دێهاتەکانی کوردستان پێویستیان بە هوشارکردنەوەی زیاتر هەیە بە تایبەتی لەم وەرزە بۆ ڕێگریکردن لە لافاو پێشگەلەوە بەریەکەوتنیان لەگەڵ وەرزی سەرمایە بتوانن تا چۆنێک بێ و دارستانانی کە داربەڕەکانە پرۆگرامی استراتیژی بکرێت لەسەر دارستانەکانی داربەڕ و ڕاوکردن خەڵک حەز بەوە بکە کە و دارستان و سەرچاوە سروشتیانی موڵکی خۆیانە یعنی بیپارێزن چکە لەخواانە خواسە لە داهاتوە تێک بچێت کێشە دروستەکە ئەبێتە هۆی بەدل بۆ مرۆڤەکان خۆی کێشە دروستەکان لەگەڵەوەشە ئەبێتە هۆی لە ناوچوونی کۆمەڵێک باڵندە و ئاژەڵ و ڕۆکی دەگمەن کەوتم تەنها لە کوردستان هەیە لە شوێنێکی تری دنیانی بڵێ مامۆستا زۆر خۆشحاڵ بین کە ئەمڕۆ
لە ڕۆژێکی تایبەتدا لەسەر پرسێکی زۆر گرنگ گفتوگۆمان لەگەڵ بەڕێزە کرد پرسی ژینگەی و پرسی سروشتی کوردستان پرسێکی گرنگە بێگومان بەلامانەوە زۆر خۆشحاڵ بین کە ئەمڕۆ ئامادە بوویت لە سپاس. سپاس.